لە ماوەی ئەو 24 ڕۆژەدا بە شێوەی گروپ زیاتر لە 1000 مامۆستای ئاینی لە وتارخوێن و پێشنوێژ و وتارخوێنەکانی شاری سلێمانی و دەوروبەری شاری سلێمانی و هەروەها پارێزگای هەڵەبجە بەشداریان لە خولەکەدا کرد. لەم خولەدا ئەو بابەتانە پێشکەشکران کە پەیوەستن بە پێگەیاندن یا ئیرشادکردنی مامۆستایەکی ئاینی لە خوتبەی جومعەکانیە، هەروەها بابەتەکان سەبارەت بە پێکەوەژیان و یەکڕیزی و ئاشتی کۆمەڵایەتی و هەروەها پێکەوەژیانی ئاینی و هەروەها سەبارەت بە توندوتیژی و ڕۆڵی مامۆستای ئاینی لە وتارەکەیە و لە مزگەوتەکەیدا. لە دنیای زانستە هەر یەکەیانێکێک لەو پێش ئەوەنە ساڵ لەمەوە پێش وفاتی کردووە، تەفسیرەکەی نزیکی 450 ساڵ لەمەوە پێش نووسیوێتی. بەڵێ تێچۆکەی ڕێکخراوەکە تەنزیمی بەغەوی، پوختەی تەفسیری کەشاف، پوختەی تەفسیری بێزاوی تیادا. ئەم یوسف ئەسەڵنا لە هەزار کە ئەو تەفسیرە ئێستاکە چاپ کرا و لە کوردستانی ئێران لە گوندێکی پشکۆرەیە بەناوی گوندی بریسکێک ئەکرێتە نێوان شاری بانە و شاری سەردەشت